ئێمە لە ڕێکخراوی قوتابیان کوردستان لە پشووی هاویندا چەندین خولی جۆراوجۆرمانە بوو کە بریتین لە خولی پەروەردەیی و خولەکانی زمان و هەروەها خولی لەبەرکردنی فەرموودە و هەروەها خولەکانی بەهێزکردنی قوتابیانی پۆلی 12 و قوتابیانی پۆلی نوێی بنەڕەتی لەگەڵەوەشدا خولیکردنەوەی خولی فێربوون بۆ ڕۆشتن بۆ زانکۆپەیماگەکان. ئەوەی کە مای دڵخۆشە خولە پەروەردەیەکانمانە کە لە سەرجەم شارەکانی سلێمانی هەولێر هەڵەبجە گەرمیان دەربەنی خان مەخموور کۆیە پشدەر ڕانیە و هەروە لە ناوەندەکانی تریش ئەنجامماندا لە هەڵەبجەی تازە. ئامانجی ئێمە لەمە پەروەردەکردنی تاکەکانی کوردستانە بە تایبەتینەوەی داهاتووی کوردستان بە پەروەردەیەکی ڕەسەنی ئیسلامی و هەروەها هاندانیانە بەوەی کە ئیسلام سەرچاوەی ژیانە. ئێمە تەرکیزمان لەسەر لایەنی پەروەردەیی بوو لە خولەکەدا، خولەکە مانگونیوێکی خایان ویستمان لەم مانگونیوەدا پەیامی پەروەردەیی بگەین بە قوتابیەکان. سوپاس بخوا بە دانپێنانی دایک و باوکان خۆیان تەتەورێکی باشیان کردبوو لە ڕێی پەروەردەییەوە، وێ ڕایوانەکانی بیر و باوەڕ و ژیانی پێغەمبەر و ئاداب و خۆڕەوشت و ئەم بابەتانە وێ ڕای ئەمانە زمانی ئینگلیزی و زمانی عەرەبی و بەشێک لە بابەتەکانی بەهێزکردنی قوتابخانە لە خولەکەمانە خوێنراوە. ئەم ڕۆژ وەک دەبینن ئاهەنگی کۆتایی خولەکەمانە بڕوانامە دەدێنە سەرجەم بەشدار بوون و خەڵاتیش دەدێنە یەکەمەکە.